هەموو کاتێکتان باش بینەرانی بەڕێزی کەناڵی کورسات نیوز و بەرنامەی چارە. مانگی دا لە سەرتاسەری جیهانە ناسراوە بە مانگی هۆشیاری بۆ شێرپەنجەی مەمک. ئێمە لە بەرنامەی چارە ئەم وەرزەی دووهەمی چارەکە 24 ئەڵقەیە بە تەواوەتی تەرخان کراوە بۆ شێرپەنجە و جۆرە جیاوازەکانی شێرپەنجە. ئەگەرچی لە ئەرشیفی چارەیە دوو ئەڵقەمان بۆ کردوون دەربارەی شێرپەنجەی مەمک، بەڵام ئەم دوو ئەڵقەیەش دیسانەوە تایبەتە بە شێرپەنجە بە گشتی، بەڵام لەبەری کە شێرپەنجەی مەمک باوترین جۆری شێرپەنجەیە لە کوردستانە، زیاتر قسەکانمان دەربارەی ئەوەیە و لەگەڵیشە باسی جۆرەکانی تری شێرپەنجەکەین. بەڵام ئەم دوو ئەڵقەیە تایبەتمەندیەکەی لەوایە کە زیاتر باسمان لە مافەکانی نەخۆشانی دەستنیشانکراوە بە شێرپەنجە. لەم دوو ئەڵقەی چارەیە 4 میوانمان هەیە کە میوانە لەگەڵمانە کە ئێستا وێنەکانیان دەبین لەگەڵ پسپۆڕەکانیان. خات و دکتۆر هاژە کە پسپۆریان ڕاوێژکاری شێرپەنجە و نەخۆشیەکانی خوێنە. دکتۆر محەممەد پێنجوێنی کە سەرۆکی لیژنەی فەتوای سلێمانیە و هەڵگری بڕۆنامەی دکتۆرایە لە بواری شەریعەیە. خات و ناسک کە پارێزەرە و هەروەها بەڕێز دکتۆر ئەفرام کە پسپۆری دەرونیە. ئەم 4 میوانە بە درێژای ئەم دوو ئەڵقەی چارە وەڵامی 3 پرسیارەیەنەوە. پرسیاری یەکەمیان بریتێ لەوەی کە ئایا بە نەخۆشیێکی دەستنیشانکراوی شێرپەنجە بڵێن نەخۆشیێکی هەیە یان نە؟ پرسیاری دووەم لایەنە ئەرێنی یان ئیجابەکانی ئەوەیە کە نەخۆشەکە بزانێ نەخۆشیێکی هەیە، و پرسیاری سێهەممان ئەوەیە کە لایەنە نێگەتیڤ یان سەلبیەکانی ئەوە چیە کە نەخۆشێک بزانێ نەخۆشی شێرپەنجەی هەیە. بەڵام لە مەڵقەیە وەڵامی پرسیاری یەکەم ئەدۆزینەوە کە ئایا مافی نەخۆشانی شێرپەنجە چییە؟ پێیان بڵێن شێرپەنجەکان هەیە یان نە؟ پێش ئەوە لە 1/2/2019 من و کاک عیرفانی هاوڕێم بە پاسکیل سەرکەوتین بەسەر شاخی گۆیژەدا و لێو پامێکمان ئاڕاستەی هاوڵاتیانی کوردستان کرد و پاش ئێمەش بەڕێز جەهانگیر بە پاسکیل 220 کیلۆمەتری بڕی لە سلێمانیەوە چوو بۆ هەڵەبجە و لێوە شۆگەڕایەوە و ڤیدۆکەی پێشکەشی نەخۆشانی شێرپەنجە کرد وەک پاڵپشتی و پشگیریەک بۆ ئەوان. بینە لێو دوو ڤیدۆ بن و ئەگەڕینەوە وڵاتان بۆ وەڵامی پرسیارەکانمان لەگەڵمان بن. مایتان باش، وەرزشتان باش، سێشەمەتان باش. لەگەڵ کاک عیرفان فایقی هاوڕێم کاتژمێر 6:18 خولەکی بەیانی ڕۆژی سێشەممە 1/2/2019 وا بە کۆتایی پێچەکانی دەڵەمیرانە سەرکەوینە سەرەوە بۆ سەر لووتکەی چیای گۆیژە. مانگی ئەیلول یان سێپتەمبە یان 9 مانگی هۆشیاریە بۆ شێرپەنجەی مناڵی. منیش و کاک عیرفان باوکی دوو مناڵین. ئەمانەیە بە سەرکەوتن بە پاسکیرەوە بۆ سەرگۆیژەوەتان پێ بڵین ئەم کارە کارێکی ئاسان نییە، زۆریش سەختە، وەک بەرانگاربوونەوەی شێرپەنجەوە لە هەموو تەمەنەکانە، لە مناڵیە لە گەورەییە. بەڵام کاک عیرفان ئایا ئەکرێ بیکەین؟ ئینشاڵڵا ئینشاڵڵا. ئەوە بزانن پشتبەستن بەخوا هیچ شاخێک بچووک ناکاتەوە، بەڵام سەرکەوتن بەسەر شاخەکانە ئاسانەکە. ئەم پامەی من و کاک عیرفان بۆ هەموو ئەو دایک و باوکانەیە کە مناڵێکیان هەیە دەستنیشان کراوە بە هەر جۆرێکی شێرپەنجە، بۆ هەموو ئەو خوشک و دایکانەیە کە دەستنیشان کراون بە شێرپەنجەی مەمک، بۆ هەموو ئەو براو باوکانەیە کە دەستنیشان کراون بە شێرپەنجەی سیەکان، بۆ هەموو ئەو بەڕێزانەیە کە دەستنیشان کراون بە شێرپەنجەی خوێن و شێرپەنجەی کۆم و کۆڵۆن و هەموو جۆرەکانی تری شێرپەنجە. خودا یار بێت، معنەویاتتان بەرز بێت، هەروەک چۆن ئێستا ئێمە گەشتینە سەر لووتکەی چیای گۆیژە، ئێوەش ئینشاءڵڵا دەکەنە سەر لووتکەی سەرکەوتن و بەرەنگاربوونەوەی شێرپەنجە. سڵاو ڕێز، بە هیوای تووشاگوونەوە بۆ نەخۆشانی شێرپەنجە. نەخۆشی شێرپەنجە نەخۆشیێکی ئاسان نییە، بەڵام ئەتوانین هەمومان بەرەنگاری بینەوە. ئەمڕۆ من توانیم بە پاسکیل 220 کیلۆمەتر بڕۆم لە سلێمانی بەڕێکەوتم بەرەو عەربەت، لێرەش بۆ سەیسایە، پاشان بۆ هەڵەبجەی شەهید، پاشەوەی کەمێک ساحەتم کرد، بە هەمان جادا گەڕامەوە بۆ
سەیسایە خون لێشەوە بۆ عربەت و لێشەوە بۆ سلێمانی پاشان چوون بۆ تاسوچە وای ئێستا لە بەردەم نەخۆشخانەی جوان بە هیوای وشاربوونەوە بۆ نەخۆشخانەی شەرپەنجە. خاتو دکتۆر هاژە وەک پزیشکی پسپۆڕی شێرپەنجە و دایکی شێرپەنجەش کەوان ئاسراوی لە سلێمانیە و واتە سەورەکەم لە کوردستان و عێراقی شارەمان ناسناوە بۆ جەنابەت ڕاست بێ لە ڕووی ئەخلاقاتی پزیشکیەوە بۆم باس بکە نەخۆشەکان لە چ حاڵەتێکە پێیان دەڵێن کە ئێوە شێرپەنجەتان هەیە و لە چ حاڵەتێکە پێیان داڵێن. ئێمە وەکو ئەخلاقیاتی طبی وها فێرکراوین لە زانکۆی پزیشکی کە ئەبێ هەموو نەخۆشیەکەیەت بۆلات ئایا نەخۆشەکەی شەرپەنجە بێ یاخود نەخۆشی یەکانی تر بێ ئەبێ بە هەموو نەخۆشێک بوترێ کە نەخۆشیەکەی چییە و دەرەجەکەی چییە و چۆن تەسیری ئەبێ لەسەر حیاتی داهاتووی. بەڵام ئەو نەخۆشانەی مەسەرەن کە مناڵن یاخود نەگەشتونەتە تەمەنی 18 ساڵی کە خۆیان ناتوان قەرار بەردەستی خۆیان بن یاخود ئەو کەسانەی کە پیر بوون و کە سوکاری ئەوان مراعاتی ئەکەن و قەرارەکە ئەکەوێتەوە سەر شان و ئەستۆی کە سوکارەکەی یاخود ئەو کەسانی کە لایەنی دەرونیان تەواو نییە و ناتوان خۆیان قەرار بن ئەمانە ئێمە بۆمان نییە پێیان بڵێن باشتر وهایە بە نەخۆشەکە نەوترێ بە سوکارەکەی بوترێت و ئەوان یارمەتی دەرمان بن لە هەڵبژاردننی شێوازی چارەسەرکردنەکە بۆ نەخۆشەکەی. ئەوانی کە ئەلمتەبەقی ئەبێ هەمومان پێیان بڵین بەڵام باشتر وهایە تۆ بەنسبەت ئێمەوە کە نەخۆشەکانمان نەخۆشی شێرپەنجەن کێن بۆ لەمان باشتر وهایە ئێمە پێیان بڵین ئایا تۆ چەند ئەتەوێت دەربارەی نەخۆشیەکە تشت بزانین. من وەکو شخصی خۆم لە پێشا لێ ئەپرسم بۆی بزانم خۆی چەند معلوماتی هەیە لەبارەی نەخۆشیەکەیەوە لە دوایە لێ ئەپرسم ئەڵێم ئەتەوێت چەند بزانی لەبارەی نەخۆشیەکەتەوە ئەتەوێت هەموو شتێک بزانین یان ئەتەوێت هەر جانیبە باشەکەی بزانی یان ئەتەوێت هەموو جوانی بەکانە بۆ باس بکەم یاخۆت یە شخصێک اختیار ئەکەی بە ڕغبەتی خۆت کە هەموو شتەکان بۆ بڵێم و تۆ خۆت هیچ شتێکی لێ نەزانی کە نەخۆشەکە هەج اختیارێکی کرد من بۆم هەیە بەپێی اختیارەکە و بەپێی خواستی نەخۆشەکە باسی نەخۆشەکەی بۆ بکەم. ئەمە یەکێکە لە ئەرکەکانی نەخۆش و مافی نەخۆشەکەشەکە ئێمە بیپارێزین. کاتە لە ڕووی زانستی لە ڕووی ئیتیکیان ئەخلاقاتی پزیشکیەوە ئێوە لە سەرتانەکە نەخۆشەکانتان ئاگادارکەنەوە لەوەی کە نەخۆشیشان هەیە یان ئەگەر ئایانێ بزانن چیان هێچیان هەیە چکە لەوەی کە زۆر مناڵ بەیان زۆر پیربیان توانای عقلی تەواو نەبێت باش نەبێت. ئەم گفتوگۆ کوردی کە ئێستا لەگەڵ خاتو دکتۆر هاژە کردم لە کۆتایی ڕۆژا کردمان کە ئێستا دنیا تاریک بووە کە جەنابی و چەند پسپۆڕێکی ترمان هیلاک کردو لێرە لەگەڵمان دانیشتون پێش ئەم لە سێ تەوەر و لایانی ترەوە گۆشەنیگای ترەوە بە دوای وەڵامی هەمان پرسیارە گەڕین لە ڕووی ئاینی لە ڕووی دەرونی و لە ڕووی یاساییەوە بێدەری وەڵامی هەر سێ پسپۆڕەکەی تر بن و پاشەوە گەڕینەوە لاتان بۆی کە بزانین لە ڕووی پزیشکی و لە ڕووی ئەخلاقاتی پزیشکیەوە بە تایبەتی لە ڕۆ جەستەیەکەیەوە چ سوود و ئەرێنیەکەیە بۆی کە نەخۆشێک بزانێت شێرپەنجەی هەیە و چەندێکی ماوە لە ژیانیە ئەگەر کەمی ماوە لەگەڵمانە.
ئێستا کە دانیشتوین وا دنیا بەرەو ئێوارێ و بەرەو خۆراوەبوونە. ئەم بابەتی خۆراوەبوونە لەگەڵ تەوری مەڵقەیەمانە زۆرە گونجێ لەبەرەوەی کە نەخۆشی شێرپەنجە سەرباریەوەی کە چاکبوونەوەی زۆر هەیە بە تایبەتی لە قۆناغەکانی سەرەتایە دەکرێت لە دەرەجەی 3 و دەرەجەی 4 بە زمانی ئاسان و سادی ناو خەڵک بە تایبەتی لە پلە چوارەکانی شێرپەنجەیە ژیانی مرۆڤ بەرەو خۆراوەبوون بەرێت. ئەگەر چی و خۆراوەبوونە بۆ ئەو کەسانی کە ژیانێکی عرفانیان هەیە و لەگەڵ خودای خۆیانە بەینێکی باشیان هەیە هەواڵێکی ئەجگار خۆشە، چونکە ئێمە لە خەڵک دوورەکەوینەوە و بەرەو خۆشەویستی گەورە بەرەو خوا ئاگەینەوە جارێکی تر، بەڵام وەک ئەزانین کە ڕۆح خۆشەویستە. ئەمەڵقەی چارە تایبەتە بە وەڵامی ئەو پرسیارەی کە ئایا کەسێک دەستنیشان کرا بە شێرپەنجە لە پلەی چوارەمە و ئەگەری ژیانی کەم بوو پزیشکان پێی بڵێن یان نە، لە وەڵامیان پرسیارە لە 4 تەوەرە ئەگەڕین لە ڕووی ئاینی و زانستی و دەرونی و هەروەها لە ڕووی یاساییشەوە کە هەر چواریان لە هەیەک ئاستا بە هەمان شێوە و بە هەمان گۆشەنیگا لێڕوانین. بە سوپاسەوە بۆ دکتۆر محەممەد پێنجوێنی کە مامۆستای ئاینیە و هەڵگری بڕۆنامەی دکتۆرا لە شەریعەیە و مامۆستای زانکۆی سلێمانی و سەرۆکی لیژنەی فتوای سلێمانیە لە خزمەتی ئابین. جەنابی مامۆستا یان جەنابی دکتۆر هەرچۆرێکت کە پێ خۆشە بانگت بکەم لە ڕووی زانستیەوە کەمە پێشکەمێک دانیشتنی قسەمان کرد دکتۆر هاژە ئاماژەی بۆدا کە ئەوان وەک ئەخلاقاتی پزیشکی وەک ئاکارە پزیشکیەکە ئەڵێت ئێمە لەسەرمانە لە ڕووی ئەخلاقاتی پزیشکیەوە بە نەخۆشەکەمان بڵین کە شێرپەنجەی هەیە لە هەر قۆناغێکا بێ لە هەر جۆرە بێ ئەگەری ژیانی هەرچیەک بێ لە 4 حاڵەتانە بێ کە بریتین لە مناڵی زۆر بچووک و بریتە لە کەسێک کە زۆر پیر بێت و بە تەواوەتی بۆ بڕیارەکانی پشت بە دەوروبەرەکەی بەستێت یان توانای بیرکردنەوە قەرارانی باش نەبێت و کەسێکە نەخۆشی دەرونی هەبێت و توانای عقلی باش نەبێت یان کەسێک کە خۆی ڕەفزی بکاتەوە. جگە لەم 4 حاڵەتە ئەگەر ئێمە ئەم 4 حاڵەتە بەرینە دەرەوەی بابەتەکە لە ڕووی ئاینیەوە ئایا پزیشکانی ئێمە کە کەسێک دەستنیشانکرا بە شێرپەنجە پیان بڵێن شێرپەنجیان هەیە یان نە؟ بەلای خۆی بەخشندەوە میهرەبان سپاسی بەڕێستانەکەم و سپاسی هەموو ئوستافەی نەخۆشخانەی هێوا دەکەین بۆ خزمەت و پێشکەشکردنی ئەو خزمەتێکی یەکەن بە ئەو نەخۆشخانەی کە لەم نەخۆجۆرە نەخۆشیانەیان هەیە. لە ڕاستیدا ئەم بۆ پرسیاری بەڕێزت ئێمە کۆمەڵە بنەمامان هەیە لە شەریعەی ئیسلامیە یەکێک لەو بنەمانەی کە فرمودێکی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام کە پێمانە فەرمێ ئومرنا ئەن نکلم الناس على قدر عقولهم یەکەم جار دەگەڕێنەوانێ بۆ ئەندازەی تێگەشتن و ئەندازەی بڵێن حاڵی بوونی کەسی بەرامبەر و لە زبانی لۆغەتی ئەو زبانی کە هەڵێ بژێرین بۆ گفتوگۆ لەگەڵ ئەو نەخۆشەدا ئەبێ بگەڕێن بۆ ئەم یاسایەت زانین مەسەڵەن ئەو کەسێک کە لەگەڵ ئێمە گفتوگۆەکەین کێیە و چەندە توانای گوێگرتنی هەیە و چەندە ئامادەی دەرونی خۆی هەیە بۆ بیستن لە پزیشکەکەی کە حەقەتەکان ببیستێ و چەندە ئەتوانێ لەگەڵ ئەو بابەتی خۆیدا مامەڵەیەکی ئاسایی بکە. لێرە دەچینەوە بۆ سەر یاسایەکی ترمان هەیە کە دەڵێن دایمەن لە یەکێک لەو ئەخلاقیاتی کاری چی پزیشکی بێت چی کاری مەسەڵەن کەسێکی سیاسی بێ یا کارێکی کەسی زانایەکیش بێ دایمەنەوە تۆ مژدە بەخش بە بەردەوام و هیوا بدە بە خەڵکی و بەردام شتێک کە ئەزانی نەرێنیە مەیدە مەگەر کاتی ئەو نەرێنیەی کە هەیە لە ژیانە ئەو ناخۆشی کە هەیە بۆ کەسەکە باش بێت. مەسەڵەن لە حاڵەتێک ئەگەر زانیت باشی تایە وێ دەبێتە هۆی مایی ئەوەی کە بۆ خۆی چاکسازی لە خۆیان بکات دەبێتە هۆکاری ئەوەی باشتر لە کێشەکەی خۆی حاڵی بێ لەم کاتەیە دەبێتە پێویست بۆ پێوتنەکە. چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام لە فەرمودەیەکە فەرمێ ئیذا دەخەلتم عەلە المەریض هەر کاتە چوونە لای نەخۆشێ فەنەفیسوا لەه ئێوە دایمەن بڵێن کاری لەسەر ئاسانکەن لەسەری سەخت مەکەن بەردەوام ئێوە ئیشی ئاسانکاری بۆ بکەن و فەرمێ هۆ لا یەڕودو شەیئەن کۆ ئەو قسەی کە تۆ ئەیکەی هیچ شتێک بۆ ئەو کەم ناگەڕێتەوانێ بەڵام وهو یوطیب نەفس المەریض تەنها ئەوەندە ئەکا دەرونی خۆشەکە هەر ئەوەندەی دڵێکی بکوڵن ئارامی پێبەخشێ. ئەگەر زانیمان ئارام بەخشەکە لە کامیانە جا لەلایەنی پێنەوتنا یا پێوتنای لەم کاتیا دکتۆرەکان پزیشکان لە بینی دوو ئەگەرابن ئەم دوو ئەگەرە کامیان ئەرێنی ترە بیڵێت کامیان باشتر ئەوانەکە چونکە شەریعەی ئیسلامی فەرز ناکات لەسەر خودی دکتۆر کە بیڵێت یان نێڵێ قسە بکە یا قسە نەکە. باش ئێمە لەسەر مەسەلەی چاکی و خراپەکان دوای قسەی خۆمانە بێت بەڵام دەربارەی چاکی و خراپەکە ئێمە لەم تەوەرەی بەرنامەکە باس لە خراپترین جۆرەکانی شێرپەنجەکەین و باس لەو دۆخانەکەین کە ئیتر نەخۆشەکە ئەگەری ژیانی زۆر کەمە. لە ڕووی ئەوەی کە
مەسلحەتی نەخۆشەکە لەکوێیە بەڵێ ئەزانم هاواڵی شێرپەنجە هاواڵێکی ناخۆشە بەڵێ ئەزانم هاواڵێکی زۆر زەحمەتە کە بە کەسێک بڵێ تۆ ئەگەر چی مان و مردن بەدەستخوای گەورەیە پێی بڵێ کە تۆ چەند مانگێکت ماوە لە ژیانیان چەند ساڵێکی کەمت ماوە لە ژیانە بەڵام لە ڕووی ئاینیەوە کەسە حەقیەوەی نییە کە بزانی ئەمەی هەیە نەک لە ڕووی ئاینەوە شتێکمان هەیە کە پێش هەموو شتێک جارێک وەکو ئیمان مەسەلەی ئیمان کە من بڕوامان بە خوددا هەیە و بڕوامان بە شەرت ئەسڵ هەیە هەر ئەو خوددایە پێوتون کول و نەفسین ذائقەة المەوت نەک تەنها هەر نەخۆشی بکوژیا بمری هەر کەسێک بێگە ساخیش بێ و دەبێت ڕۆژە بمرێت ئەم فکرێ لای ئینسانی ئیماندار زۆر ئاساییە کەسێک بڕوادار بێ بە تەواوەتی و ناسینێکی باشی هەبێت دەربارەی خوای خۆی زۆر ئاساییە بڵێن پێ دەڵێن کاڵێ ئەمری وەکو بە پێچەوانەوەن ئەوانەی کاتی خۆی کە مومینێکی باشن کە پیانەوە تێبمرن ئامادەیەکی باش بۆ خۆیەکە بە تاوتی نەخۆش یکە لەو شتانی کە نەخۆشکەوتنی کەسێکە چێدە سەر جێگا بۆ خۆی بەرەکەتە بۆ خۆی ڕەحمەتە بۆ خۆی تو لە کاتی نەخۆشەکە ئەتوانێت کۆمەڵێک ناڕاستی خۆی ڕاستیان کاتەوە کۆمەڵی لاری خۆی هەیە باشیان کاتەوە کۆمەڵێک نائاشنایی بەرامبەر خوای هەیە و ئاشناتر لەگەڵ خوای خۆیان مامەڵە بکە و هێندێک کاریشی هەیە کە نەتەواوی نەکردن تاویان کە لە ژیانیە بۆیە لێرەدا کەوابوو ئەمە ئاساییە کە کەسێکی ئیمان مومین پێی بڵێن مناڵم ئەو نەخۆشانی کە بەم حاڵەتان ئەبێ فکری مردنیان لا سادەکەین و ساناکەینەوە بە تایبەتی مردن کۆتای ڕێگە نییە و مردنیش مەسەن ئێمە تەنها ژیان لە مردنا کۆتایی نایە وەکو خوا پێی وتوین ئەسڵ لە دروستبوونی ئینسانە بۆ حیاتە بۆ ژیانە و ئەم ژیانە دوو بەش کراوە بە دوو باشەوە بەشێکی لێرا کۆتایی دێ بەشێکی تریشی لە دواییدایە و زیندووبوونە لە دوای ئەمە ئیتر هەتاییە لەبەرەوە بۆ موسڵمان مردن بەڕاستی لقایە مردن خۆشیە مردن بەهەشتە مردن گەشتبینیە ئەمە ئەبێت تۆ ئەم کەسە ئەگەر تووشێ نەخۆشیە بێ ئەم حاڵەتەی بۆ تەبیعیکەین لە لای بڵێ مردن ترسێکی ناوێ کەواتە ئێمە لەگەڵ جەنابتا لە ڕووی ئاینیەوە کۆکین لەوەی جگە لەو چوار حاڵەتی کە باسمان کرد لە پێشەوەیە منداڵی زۆر بچووک و پیری زۆر بە ساڵات چوو کە توانای عقلی باش نەبێت لەگەڵ کەسێکە کە خۆی توانای عقلی باش نەبێ و لەگەڵ کەسێکە کە نایە بزانێت وا باشترە کە خەڵک بزانێ ئەم نەخۆشی هەیە و ئەگەری مردنی هەیە بەڵێ لە ڕاستیدا منەڵم نەگووە باشترە و لێوانە هێندە جار پێویستی بێ بەنسبە کەسانێکی کە ئەگەر خاوەنی تەمەن ڕۆشنبیرێکی باش بن و هەڵوێستی باشیان هەبێ کەسێکە بزانێ مردن لێ نزیکە خۆی ئامادەکە بۆ سەفەرێکە بۆیەچێ وەکو پێویستیشە بزانێ و دوایەوە هەندە جار هەیە بەڕاستی ئەو نەخۆش جۆرە نەخۆشیانە پێویستی بە گرنگیدان بە خودی خۆ دەیە ئەگەر بزانین نەخۆشیەکە چەندە قورسەوە گرانە بە شوێن عیلاجی باشتر ئاگەڕی چارەسەری باشتر ئەگەڕی زانین لەکوێ چارەسەرت هەیە بچی بۆی بە شوێنی ئاگەڕی بۆی خۆ چارەسەرکە یا مەسەن هێندێک وقایە هەیە خۆپاراستن هەیە یەکێک کە پێشتر نەکردووە دکتۆر ئەفرام جگە لە چوار حاڵەت کە لە ئەخلاقاتی پزیشکیە هەیە کە ئەڵێ ئەم چوار حاڵەتە وا باشترێکە پێیان نەوترێت کە نەخۆشییانە بەتایبەتی مەخسە لەسەر نەخۆشی کۆک و شێرپەنجەکەین پلەیکۆک لە چوارەکەین دۆخێکە نەخۆشەکە لە چەند مانگێک تا چەند ساڵێکی کەمی ئەگەری ژیانی هەگەر چیمان و بردمە دەستخوایە جگە لە چوار حاڵەتە کە بریتی لە مناڵی بچووک و پیری زۆر پیر و کەسێکە توانای عقلی باش نەبێت لە پیر و لە گەنجیشە و هەروەها کەسێکە خۆی نایە هەواڵەکە بزانێت لە ڕووی دەرونیەوە ئایا بە نەخۆش بوت یەکە شێرپەنجە هەیە لە ڕاستیە ئێمە ئەم پرسیار هەرێک سەر وای لێ بکەین ئەرکی پزیشکە بە نەخۆشی بڵێ یعنی یەکێک لە ئەرکەکانی پزیشک ئەوەیە کە نەخۆش چێتە لات نەخۆشێکی چێ پێی بڵێ ئەو چوار حاڵەتی بەڕێستی لێ دەرچێت کەسەکە خۆی حەزنەکان گرفتیشکە بێت بەڵام وەکو پێی بوترێ یاننا من باوەڕ ناکەم دوو قوتابخانەی پزیشکی هەبێت لەسەرمە خلافیان هەبێت یعنی بڵێ دکتۆرەکان ئەمە دایلەمەیە بە یەکێ بڵێ بوترێ یەکێ بڵێ نەوترێ ئەبێ هەمووی کۆک بێت چونکە ئەمە بەشێکە لە مافی نەخۆش کە تۆ پێی نەڵی ئەم نەخۆشە ڕەنگە تووشی هەندێک گرفت هەندێک ناڕەحەتی بێ ئەگەر تۆ پێت بووتە تووشی ئەو گرفتانە نەبووە بەوەکو مافی نەخۆش بڵێ مافی نەخۆش وەکو بەشێک دووەمیشان ئەرکی پزیشکە کە پێی بڵێ ئەگەر پزیشکی ئەم هەواڵە بە نەخۆشەکە نەگەیەنێ ئەتوان بڵێ لە ڕووی کاری پزیشکی و کەم تەرخەمی کردووە نەک بڵێ گوتنەکەی هەڵە بەیان بۆڵامی هەموو پرسیارێک لە هەموو وەکومان باسکردن لە چوار ڕۆ لە مەڵقەیە قساکەین زانستی ئاینی دەرونی و یاساییش کە هەر چواران لەیەک ئاستا
ئێمە ئەبینینەوە وەک بازنەیەک وایە ئەڵلقەکان یەکتری تەواوەکەن بۆ وەڵامی هەرسێ پرسیارەکە لە ڕووی یاساییەوە خاتوناسک عەبدوڵڵاکە پارێزەرە و لێرە لەگەڵمانایە و پێشکەمێکیش کە دانیشتون لێکۆ قسەمانەکەویش لەگەڵمانە ئامادە بوو خاتوناسک تو هەم پارێزەری لە ڕووی یاساییەوە شارەزای هەم خانمیشیت اینجا من نەزانم بۆ هەموو خانمێک زەحمەتەکە پێ بڵێن شێرپەنجەت هەیە بە تایبەتی ئەگەر شێرپەنجەکە شێرپەنجەی مەمەک بێ بەڵام ئێمە لە مەسەلە ژنبوون و خانمبوونەکە چینە دەرەوە بەڵکو لە ڕۆی یاساییەکەەوە قساکەین لە ڕۆمۆزۆیەکەوە قساکەین پزیشکان لە ڕووی ئەخلاقاتی پزیشکیەوە لە چوار حاڵەتە ناتوانن بە نەخۆشەکانیان بڵێن کە شێرپەنجەت هەیە ئەگەر نەخۆشەکە منداڵێکی زۆر بچووک بێت کە تێنەگات یان پیرێک بێت کە توانای قەرارانی نەبێت یاخود کەسێک بێت لە ڕووی عەقلی و خۆی باش نەبێ یاخود کەسێک بێت کە خۆی نەیەوێت بزانێت کە چ نەخۆشیێکی ئەمە حەقی خۆیەتی جگەل ئەم چوار حاڵەتی کە باسکرا ئەگەر کەسێکمان هەبێت لە هەر تەمەنێکا بێت توانای عەقلی باش بێت لە ڕووی یاساییەوە بە تایبەتی یاسای عێراقی کەمە لە عێراقا ئاژین حەقی ئەوەی هەیە کە بزانێت چ نەخۆشیەکی هەیە سەرەتا زۆر سوپاسانەکەم بۆم دیدارا و دەستخۆشیش لە سەرجەم کارمەندان و دکتۆرە بەڕێزەکانی نەخۆشخانە هیواکەم کە بەڕاستی زۆر بە خەمی نەخۆشەکانەوە و زۆر هاوکاریانەکەن و زۆر خزمەتیانەکەن. بەنسبەت قانون عراقیەوە ئێمە قانونێکمان نییە بڵین بزات مادیەک هەبێت کە ئیلزامی دکتۆر بکە بەفەرزیکا لەسەری بڵێ ئیلا ئەبێت ئەو بابەتە بۆ نەخۆشە بکەێنی بەڵام بەپی قانونی ئەطبا کە لە هەرێمی کوردستانیشە و لە عێراقیشا هەیە ئیلزامێکان لەسەر دکتۆرەکان دروست کردووە ئەوش ئیلزامێکی ئیتیفاقیە تقریبا یا ئیلزامێکی بڵێن عەقدیە کە کاتێم نەخۆشە ئەچێ بڵێ ئەو دکتۆرە هەڵبەتە ئەمە ئیتیفاقێکەیە لە بینیانەیە بۆ جهێکی تر بڵێن عەقدیەکەیە لە بینیانە فەرزە لەسەر ئەو دکتۆرە ڕاستە و خۆ هەر بابەتێکی نەخۆشیەکەی هەبێ هەر جۆرە چارەسەرکردنێکی هەبێ هەر شتێک پێویست بێت پێشوەخت احتیاجاتی بکات یا بۆ نمونە احتیاتی خۆی وەرگریا کۆمەڵە ئیمتیناع بکات لە کۆمەڵە بابەتەکەەوەش کاری پزیشکیە ڕەنگە من لەو بابەتە زۆر شارەزانە بم ئیلزامێکی لەسەر ئەو دکتۆرە دروست بووە کە مەفروزە ڕاستەخۆ بە نەخۆشەکە بڵێ ئیلا لە حاڵەتێکە نەبێ وەکو خۆ دوتێ نەخۆشەکە ئیمتیناعکە لەوەی کە ڕاست و دروستی بپێ بڵێ چونکە بەپی قانونیش وابزانم کۆمەڵە حاڵەتیش ڕوویاوە ئەگەر هاتوو ئەم دکتۆرە ڕاستە خۆ بە نەخۆشەکە نەڵێ یا بۆ نمونە کە سوکارەکەی کە لە چواردەورێتی پێی بڵێ پێی مەڵێ پێی مەڵێ یعنی ئیرادی نەخۆشەکە خۆی نیە ئیرادەی کە سوکارەکەیەتی کە ڕاستی دروستەکە نانوێت بە نەخۆشەکە بڵان ئەمەش ئەگەڕێتەوە بۆ نیەتی ئەو کە سوکاری کە لەگەڵیەتی ئایا سوئنیەی هەیە یا حوسننیەی هەیە ئەمەش پەیوەندی بە ناخەوە هەیە ناتوانین ئەمە تەفسیریکەین ئایا ئەمە کە لە چواردەوری نەخۆشەکەیە ئایا نیەتی باشەی هەیە بە مەستی ئەوەیە ئەم نەخۆشە تووشی شۆک نەبێت تووشی داڕوخان نەبێت تووشی شێوازێک بڵێن ئەژنۆشکاندن نەبێت تووشی سەڵمە نەبێت ئایا یان نیەتێکی کەی لە پشتەوەیە کە سوئن نییە کۆمەڵە تەمۆح و کۆمەڵە مەشاکیل هەبێ کە ڕاستی نە دکتۆرەکە ئەزانێ نە نەخۆشەکە ئەزانێ ئەمە چی لە ناخیا هەیە باشە کەواتە لە ڕووی قانونیەوە ئێمە تا ڕادەیەک ئەتوانین وا بڵین کە لە بەرەوەی کە عەقدێکی نەنووسراو هەیە لە مابەینی دکتۆر و نەخۆشە نەخۆش حەقی ئەوەی هەیە کە دکتۆرەکەی ڕاستگۆ بێ لەگەڵیا ئیلا لە حاڵەتەکانە بکە نەخۆشەکە خۆی نەیەوە دکتۆرەکە ڕاستگۆ بێ لەگەڵیا کەواتە لە ڕووی قانونیەوە نەخۆش حەقی ئەوەی هەیە کە خۆی قەراری خۆی بە نەک باوک و برا و خوشک و کوڕ و کچ هەر کەسێک کە لەم سەر ئەرزا ئەژی کە ئیرادەی سالم بوو تەمەنی سنی ڕۆژدی خۆی تەواو کردبوو خاوەن ئیرادی خۆیەتی ئەبێ خۆی بڕیار بە سنی ڕۆژد یعنی چەند ساڵی تەواو کردبێ باشە بەپی قانونی عێراقی کەسێک 18 ساڵی تەواو کردبێ سنی ڕۆژدی تەواو کردو و خاوەنی ئیرادی خۆیەتی و خاوەنی ئەوەیە کە خۆی بڕیار لەسەر ژیانی خۆی بە نەک چواردەورەکەی کەواتە لە ڕووی قانونیەوە هەر کەسێک تەمەنی 18 ساڵی تەواو کردبێ حەقی ئەوەی هەیە کە بزانە نەخۆشیەکەی چییە چ چارەسەرێکی پێویستە و هەروەها چەندێکی ماوە لە ژیانە بەنزیکەی ئەگەر بێت و حاڵەتەکەی وابێ دروستە؟ بەڵێ بە تاکید زۆر باشە. ئەوەی کە لە پشتی بنەوەی بینن کارێکی هونەریە. من زۆر لە هونەر شارەزاییم نییە، بەڵام تەماشاکردنی ئەو کارە هونەریە چێژێکی تایبەتی هەیە و ئێمەش هەمیشە لە بەرنامەکانە مەبەستمانە کە بەشێکی هونەر لە ناو بەرنامەکانمانە هەبێ.
هونەر دەرەنجام و زادەی خەیاڵی مرۆڤە با تێڕوانین لە کاریگەریە ژینگەیەکان لەسەری هەرو مرۆڤەی کە توانیوێتی ئەو هونەرە جوانە بنەخشێنێ هەرو مرۆڤەیە کە ئەو کامەرەی دروست کردو ئەم تەلەڤیزیۆنی دروست کردووە کە ئێمە بەیەکە گەیەنێ بەڵام هەرو مرۆڤەشە کە دەکرێت لە قۆناغێکی ژیانە دەستنیشان بکرێت بە جۆرێکی جیاوازی شێرپەنجە لە کوردستانە 4 جۆری شێرپەنجە یان 4 باوترین جۆری شێرپەنجە بریتین لە شێرپەنجەی مەمک شێرپەنجەی سیەکان شێرپەنجەکانی خوێن و شێرپەنجەی کۆڵۆن و ڕێکە ئێمە لە بەدرێژە ئاڵلقەکانی چارە چەند نمونەیەکمان هەبووە کە دەستنیشانکراوی شێرپەنجەی مەمک بوون و ژیان لە پاش ئەو شێرپەنجەیە هێشتا بەردەوام بووە لە مەڵقەیە خات و گوڵباخ قسەتان بۆ کات کە دەستنیشانکراوی شێرپەنجەی مەمکە و پاش ئەوەش ژیانی هەر بەردەوامە دوای خات و گوڵباخ خات و لەعلی لە ئەرشیفی بەرنامەی چاراهێنینەوە کە قسەی کردووە دەربارەی ئەوەی کە 22 ساڵ بەرە ئێستا دەستنیشانکراوە بە شێرپەنجەی مەمک بۆی وەتان باس بکەن ئەوان زمانی خۆیانەوە هەستیان چۆن بوو کە سەرەتا دەستنیشان کران بە شێرپەنجەکە و پیان وترا شێرپەنجیان هەیە و پاش ئەوە لەگەڵ 4 میوانەکەمان دەسەکەین بە گفتوگۆ لەگەڵمان. سەرەتا هەستم بە هیچ نەکرد بڵێ هەستم پێ کرد بێت ینی شتێک بوو قەتعی ینی هەر لە مێشکم ئەوە نەبوو ڕۆژە ڕۆژان من تووشی ئەو نەخۆشیە بوو بێتم زۆر مفاجئ بوو خوشکێکم زۆر ئەوەیە کرد الحاحێ کردی تۆ 2 ساڵە ئەوەت نەکردووە پشکنینت نەکردووە هەوڵ بە ینی پشکنینێک بکە زیاتر لەبەر خاتری ئەو ڕۆشتم ڕاستی ئەوم کرد ڕۆشتم بەلای دکتۆرە نەسرین و کە ئەوە هەر تقریبا 2 دقەی پێ نەچوو بڵێ پێیوتمەتی شتێک هەیە لە بڵێ لە سنت وەکو ڕنگ وەکو سایز ئەوەنی مرتاح نیم تقریبا تەکیدیشم بە خبرەی خۆم تەکیدیشم کە ئەمە کانسەر بێ جلەکەم لەبەر کردو هەستام ینی ئەوە نەبووم بڵێ بڕوا بکەم 100% هەر شتێک بوو ینی هەستم کرد بۆ یەکێکتر باسەکانێک بۆ من ئیتر ئەو بوو دوای 2 ڕۆژ دوای ئەو مەوعیدی پێدامەتیوەرە بۆ خەستەخانە بۆ لام ڕۆشتم و بەلای دووارە تر دکتۆرە ئاڵا و هەموو تەکیدیان کردەوە کە کانسەرم هەیە و دەرەجەکەیشی بڵێ تقریبا خەریکی دەرەجەی ئەڕوا بۆ دەرەجەی 3 ئەو کاتە شتەکە بە جددی وەرم گرت نەختێک ئەوە بووم ینی پێتێک چووم تۆزێ گریان بەس ئەوە نەبووم بڵێ ینی ئەمەل هەبوو کە باش بم ینی ئەوە نەبوو بڵێن تەواو ئیتر ئاخر مەرحەلەیە و تەواو ئەبیت ئیتر دوای ئەوە دەستم کرد بە بڵێ وەرگرتن وەخت لای دکتۆرەکان و مەوعید بۆ عەمەلیات و ئەو شتانە و جەلسات کیمیاوی لە ئەخیر مەرحەلە من بمزانە چی ئەبوو ینی زەحمەتە بوو بۆم زۆر مناڵم هەیە ینی کەس و کارم هەیە ینی زۆر باش بوو کە بڵێ لە مەرحەلەی سێزانیم خۆشبەختانە ینی بە سوفا و ئەنی کە زانیم کە نەخۆشم من ئەوەی کە یەکەم جار بەڕاستی ئەوەی کە زۆر حتا دکتۆر نەریمانیش زۆر هەرە نقطەی تەرکیزمە کردە سەری زۆر کە قژم بڵێ ئەوە نەبێ نەڕوویتێتەوە ئەوە زۆر یعنی وەکو ئافرەتێک ینی خۆم لە بوار زیاتر تەجمیل ئیشەکەم ینی زۆر ئەوە بووم ینی هەرچی مەکرد ئستیعابم ناکرد زۆر زەحمەت ببووم ئەو زۆر قورس بوو بووم مەرحەلەکان طبعا دکتۆرە هاژەمان ینی ئەوە نییە کە خۆی سەدانیشت بێ ینی دکتۆر نەریمان دکتۆرە هاژە ینی زۆر ئەوە بوون پاڵ پشت بوون ینی ئینسان ئەوە ئەبێت ینی توش ئەوە نەئەبووم قەت زەعیف نەئەبووم لە وەرگرتن عیلاج و نەئەترسام لە عەمەلیات ینی مەرحەلەکان زۆر باشی ڕۆشت. من ناوم لعلی ئەبوو بەکرە لە دایکبووی ساڵی 1970 لە ساڵی 1992 زەواجم کردووە ساڵی 1997
خوا ئەو نەخۆشیدا بەسەر شانم کوڕێکم هەبوو بە ناوی هێوارەوە تقریبان تەمەنی 2 ساڵ و چەند مانگێک بوو ئەو کاتە شیرم ئەدا بە کوڕەکەم کە هەستم کرد گرەیەکی بچووک لە مەمکما هەیە دوای ئەوە ئیتر چوومە لای دکتۆر و تەشخیصم کرد وتیان ئەو نەخۆشیەیە یەکەم جار چوومە لای دکتۆر کە گرێکەیان دەرهێنا چوومە لای دکتۆرە تریفە بوو لەوێ کە چوومە لای بۆ وەرگرتنی نەتیجەکەی زۆر بە حەماسەوە چوومە لای و بە ڕێزەوتم نەتیجەکەی وتی ئەمەی کێ وتم خوشکمە لەعیلم خوشکیشم نییە وتمەوە خوشکمە بۆ ئەوەی بزانم ئەو نەخۆشیە چییە ئەو شتە چییە پێم بڵێ بە ئاشکرا هەنێ قسەی بۆ کردم دوایی وتی تەشبیه هەکرێ لەو بۆ ئەو نەخۆشیە شوپی ئەو نەخۆشی لێکرێ بڕۆ لای دکتۆرەکەی خۆ بزانە چی پێڵێ نەشم هێز هاوسەرەکەشم لەگەڵ مابوو نەمهێش ئەویش بزانێ لەوێ هاتینە دەرەوە چوینە لای دکتۆرەکەی خۆمان ئەو بە ڕێزە پێی وتم ئەو نەخۆشیە ئیتر هەنێشتی بۆشی کردمەوە وتی باسی نەخۆشیەکەی بۆ کردم کە ئەو نەخۆشی ئەبێ مەمکەکە بە بڕدرێتەوە عیلاج بکرێ ورەیەکی باشیشیدا پێم ئەو کاتە لێرە لە خەستخانەی هیوا نەبوو عیلاج نەبوو هیچ شتێ نەبوو من ئەبووە هاتوچۆی بەغام کردایە بۆ ئەمەلیات و بۆ وەرگرتنی عیلاج لە سەردەمی حکومەتی باستا بوو کە هیچ پیاوێکیش نەیەتوانی بێتە ئەوێ هەمووی فیرار بوو کە سوکار برا هەمووی فیرار بوو نەیانەتوانی کەس لەگەڵ مابێ بە تاقی تەنیا ئەچوومە بەغا هەنێ جار دۆست و خزم ئەهاتن لەگەڵما بەس هەموو جارێ لە ڕووم نەئەهاو تەکلیفیان لێ بکەم چکە هەموو جار ئێمە بە 20 ڕۆژ جارێ بێ عیلاجە وەرگری لە ڕووم ناهاو زۆر جار تەکلیف کەم و بێن لەگەڵما بە تەنیا ئەچوومە بەغا لەوێش زۆر بە سەختی من عیلاجم وەرەگر بە تەنیا ئافرەتێ بچێتە بەغا و لە سەردەمی باسا و بچمە ئوتێل و بە دوای بچمە خەستخانە و عیلاج وەرگرم و لەگەڵ ئەوە شابە و سەختی عیلاج وەرگرتن و زروفەیە حەزم ئەکرد هەر عیلاج وەرگرم یەکسەر بگەمەوە لە ناو ماڵم ناڵم بۆ لای کوڕەکەم چکە زۆر مناڵ بوو بەجێم ئەهێشت سپاس بۆخوا ئەو فترێش تێکپەڕی و عیلاجیشم وەرگرت و زۆر سەرکەوتوم لەخوا بە زیابێ هاتمەوە بۆ ئێرە بەر 22 ساڵ لەمەوە پێش من زانیم کە شێرپەنجەی مەمکەم هەیە سپاس بۆخوا دوای عیلاج و دوای هەموو شتێ من ژیانم زۆر ئاسایی بەڕێ کرد ژیانێکی خۆشم هەیە تقریبا 12 ساڵ دوای ئەوە من خوا مناڵێکی پێبەخشیم کە کچێکە ئەویش ناوی هەنیە ئەلحەمدوللا ئێستا زۆر وەکو هاوڕێ و زۆر خۆشەژین بەیەکەوە زۆر سپاسی هاوسەرەکەش مەکەم کە دایمەن پشتگیریم بووە وەکو کوڕەکەم هاوسەرەکەم داوە لە هەموو هاوسەرانەکەم کە خێزانەکانیان تەشخیصەکرێنکەوە نەخۆشیێکی وا هەیە پشتگیریان بکەن هاوکاریان بن هاندەریان بن چکە نەخۆشی شێرپەنجە بەمانەی مردن نایەت بۆ هیچ کەسێک مردن نییە ژیان هەیە ژیان هەر بەردەوامە من ئێستا زۆر ئاسایی ئەژیم لە ماڵ ناو خێزان و ماڵ و ژیانی خۆم ژیانێکی زۆر وەکو ئینسانێکی تەبیعی هەر تەبیعیشم هەست بەوە ناکەم هیچ نەخۆشیەکەم هەبێت هەموو کار و ئیشێکی مناو ماڵی خۆم هەر خۆمەیکەم پشتم بە هیچ کەس بەست نەبەستووە پێویست ناکە ئەوە نەخۆ ئینسان خۆی داڕمێنێ بڵێ وڵا شێرپەنجە مەرگ نییە من بەر لە 22 ساڵ لەمەوە پێش ئاوا نەخۆش بووم هاتوچۆی بەقامەکە عیلاجم وەرەگرت دوای هەموو عیلاجێکیش کوڕەکەم زۆر بچووک بوو ئەلحەمدوللا ئێستاوە تەخەرەجیشی کردووە لە زانکۆ و شکر گەورێ و تەمەنی 23 ساڵە و ئەم شوێنی کە من لە پاڵێ وەستاوم بریتە لە نەخشەی پێشوەختەی دروستکردنی یەکێک لە هۆتێلەکانی شاری سلێمانی کە بریتە لە هۆتێل تایتانیک کە هەمووتانی ناسین و پێویستی بە براندینی ئێمە نییە بەڵام بەکارهێنانی ئەم نمونەیە مەبەستیشی تایبەتی لە پشتەوەیە ئەم ئوتێلە گەورەی کە دروستکراوە سەرەتا لە دانانی یەک بەردوو یەک تۆسیمەنتۆ دەستی پێکردووە ئەم دارانش
کە هەموو گەورە بوون و کە ئێستا بەسەر شەقامەکانە ئاڕۆین هەمویان لە تۆیەکەوە دەستیان پێکردەوە بە گەشەکردن. هەموو جۆرەکانی شەرپەنجەش بەو جۆرن کە سەرەتا لە تۆیەکەوە لە گرێکەوە دەست پێەکەن و گەشاکەن. ئەگەر ئەم دارانە لە سەرەتاوە بزانینداری خراپن لە سەرەتای چەکەرەکردنیان ناتوانین بیان بڕینەوە بۆی کە نەهێڵن زیاب بکەن. واگەر بزانن ئەم بیرانی کە دروستەکرە بینایەکەن دەبنە هەڕەشە لە سەردا هاتووی شار و مرۆڤایەتی دەکرێت لە سەرەتای دەرکەوتنیانەوە ڕابگیرن. شەرپەنجەش بە هەمان شێوەیە سەرەتا لە بلۆکێکەوە یان لە تۆیەکەوە دەست پێیەکە. خواگەر بێت و بناسرێتەوە ئەوە دەکرێت هەر زوو لەناو ببرێت و ژیان ڕزگار بکرێت. ئێمە لە بەشی گرافیکی دەستگای میدیایی کورسات نمونێکمان بۆ دروستکردون لە گەورەبوونی قەبارەی گرەی شەرپەنجەی مەمک و هەروەها ئەنیمێشنێکمان بۆ کورداندون دەربارەی خودپشکنینی مەمک بۆ زوو ناسینەوە و دەستنیشانکردنی شەرپەنجە لە قۆناغەکانی سەرەتایدا کە ئەو دوو نمونەی لەم بەرنامەیە بینیتان خات و لەعلی و خات و گوڵباخ لەبەرەوەی کە زوو دەستنیشان کراون و نەخۆشەکان ناسیوەتەوە ئەگەری ژیانیان زۆر بووە و پاشەوە باسە پشکننی مامۆگرافەکەین بۆ دەستنیشانکردنی شەرپەنجەی مەمک یان بۆ دڵنیابوون لە سەلامەتی مەمک. پاشەوە دەگەڕێنەوە خزمەتان بۆ کۆتاییهێنان بە بەردامەکە لەگەڵمان. زیاتر لە ملیۆنێک مرۆڤ تووشی شەرپەنجەی مەمک بوون لە جیهاندا. لە هەر 22 ژنێکدا لە وڵاتی هیندستان خانەی شێرپەنجەی مەمک تێدا دەردەکەوێت و بە تێکڕای ژیانی گەشە دەکات. لەگەڵ ئەوەشدا هێشتا هیوا چارەسەرکردن ماوە، ئەویش بە پشکنینی پێشوەختە. چەند خولەکێک پێویستە بۆ پشکنینی ئەم نەخۆشیە. هەنگاوی یەکەم لە بەردەم ئاوێنەیەکدا بوەستە و بڕوانە مەمکەکانت بۆ هەر گۆڕانکاریەک کە ڕوویدا بێت وەکو گۆڕانکاری لە قەبارە و شێوەی مەمکدا. پشکنینی ئەستوری و پیستی بەشی پێشەوەی مەمک یاخود بەشی ژێرەوەی باڵەکانت یان هەریەک لە بەرزبوونەوەی بەشێک گەرمبوون سووربوونەوە یاخود ڕەشبوونی مەمک، دروستبوونی چاڵ یاخود چرچی یان خوران و هەڵدانی پێستی سەرگۆی مەمک، ڕاکێشانی سەرگۆی مەمک یان هەر بەشێکی تر و دروستبوونی ئازار لە بەشێکی مەمکدا. هەنگاوی دووەم ئێستاش دەستەکانت بەرز بکەرەوە و پشکنین بۆ بەشی ژێرەوەی مەمک بکە بۆ هەریەکە لەو نیشانانەی کە پێشتر باسمان کرد. پشکنینی هەر گۆڕانکاری ڕەنگ و شێوەی مەمک و دروستبوونی هەر ئازارێک لە کاتی پشکنینەکەدا. هەنگاوی سێەم پشکنین بۆ گۆی مەمکەکانت بکە بۆ هەر سووربوونەوەیەک یان هاتنە دەرەوەی هەریەک لە ئاو یان شیر یان زەرداوێکی نامۆ یاخود خوێن. لە هەنگاوی چوارەمدا لەسەر پشت پاڵکەوە و لە ڕێگەی پەنجەکانتەوە بە شێوەیەکی بازنەیی و
بە هێواشی پشکنین بۆ هەر بەرزبوونەوەیەک یان دروستبوونی بەشێکی ڕق لە مەمکەکان تا بکە. دڵنیا بە لەوەی کاتێک پشکنین دەکەیت تەواوی بەش و جێگاکانی دەپشکنیت. سەرەتاش دەتوانیت بە گووی مەمک دەست پێ بکەیت، دواتر بە شێوەیەکی بازنەیی بە دەوری مەمکدا تاوەکو دەکاتە کۆتا بەشی مەمک کە دەکەوێتە هەمیشە پشکنین بۆ ژێر بنباڵ بکە، هەریەک لەو نیشانانە و دەستی پێچەوانە بۆ هەریەک لە مەمکەکانت بەکاربێنە. هەنگاوی پێنجەم، هەمان هەنگاوەکانی چوارەم دووبارە بکەرەوە، بەڵام بە پێوە بۆ هەریەک لە مەمکەکانت. هەنگاوی شەشەم، ئەگەر لە کاتی پشکنینەکەدا هەر یەک لەو نیشانانەت بەدی کرد یاخود هەست پێ کرد دوو دڵمە بە و مەترسە. ئەو نیشانانە دیاری بکە و پەیوەندی بکە پسپۆری نەخۆشیەکانی مەمک بۆ ئەنجامدانی پشکنین. ئەگەر هەموو شتێک ئاسایی بوو بەردەوام بە لەسەر ئەو پشکنینە هەموو مانگێک، بەڵام دەبێت ئەوە لە بەرچاو بگیرێت کە دەبێت هەموو مانگێک لە دوای کۆتایی هاتنی سۆری مانگانە باشترین ڕێگاش دیاریکردنی ڕۆژێکە لە هەر مانگێکدا بۆ ئەنجامدانی ئەم پشکنینە. دەبێت ئەوەت لەبیر بێت توشبوون بە نەخۆشی شێرپەنجەی مەمک کۆتایی هاتنی گیان نییە، بەڵام ئەو کەسانی کە توشبوون بەم نەخۆشیە لە ئێستادا چارەسەر کراون و دووبارە گەڕاونەتەوە سەرکار و چالاکیەکانیان، بە تایبەتی ئەو کەسانشی کە پشکنینی پێشوەختەیان کردووە و لە سەرەتاوە بە نەخۆشیەکەیان زانیوە. هەمیشە لە پەیوەندی و سەردانیکردنی پسپۆری دیاریکراوی نەخۆشیەکانی مەمک بە بۆ ئەنجامدانی پشکنین. کلیلی چارەسەرکردن پشکنین و هەستکردنە بە نەخۆشیەکە. جیهانێک بەبێ نەخۆشی شێرپەنجەی مەمک لە نێو دەستەکانتایە. ئەوەی کەم لە پاڵاوەستاوم بریتە لە سکێچ یان گرافیکێکی کەشتی تایتانیک، ئەو کەشتی کە لە سەرەتای سەدەی 20ەما بنیادنرا و پێیوا بوو کە گەورەترین و مەزنترین گەشتی سەدەکەکە، بەڵام بەداخەوە بوو بە یەکێک لە ناخۆشترین ڕووداوەکانی سەدەی 20ەم و هەمووتان چیرۆکی تایتانیک و مردنی هەزاران خەڵکی تێدا دەزانن. خۆگەر ئەو خەڵکەی کە سواری کەشتی تایتانیک بوو سەرەتا بیزانایە دەمرێت، لەوانەیە کۆمەڵێک پلانی تری هەبوایە. بە هەمان شێوەی گەشت لەگەڵ شێرپەنجەیە بە هەمان شێوەیە. لەوانەیە کۆمەڵێک خەڵک لە کۆمەڵێک قۆناغی شێرپەنجەیە ئەگەری ژیانیان کەم بێ بەراورد بە قۆناغەکان یەک و دوو شێرپەنجە. لەبەرەوە ئەڵقەی داهاتووی چارە تایبەتە بێ بە وەڵامی دوو پرسیاری تر لایەنە ئەرێنەکانیەوەی کە خەڵک بزانێ شێرپەنجەی هەیە و ئەگەری ژیانی پاش شێرپەنجەکە کەمە، بە تایبەتی ئەمە لە قۆناغە پێشکەوتەکانی شێرپەنجایە کە لە ڕووی زانستی و یاسایی و ئاینی و دەرونی شێوەدەی وەڵامەکە ئاگەڕین. هەتا ئەڵقەی داهاتووی چارە هیوادارم هەرگیز پێویستان بە دکتۆر و خەستەخانە و دەرمان نەبێت. ڕێز و حورمەتی ئامادەکار و پێشکەشکاری بەرنامە و تەواوی ستافی ئیداری و هونەری دەستگای میدیای کورسا قبوڵ فەرموون. شەو شەوگارتان شاد، خواتان لەگەڵ.